بەدەستهێنانی پاڵەوانێتی نێودەوڵەتی کلاسیکی شەترەنج بۆ ساڵی 2022 کە ئەمەش بۆ خۆی لە خۆیان لە جۆرێک لەوانەیە کە پاڵەوانێتەکان لە وڵاتی عێراق و چەند ڕۆژی ڕابردوش لە بوارە جیاوازەکانی تری وەرزشە چەندین میوانمانە بۆ چەندین گەجمانە بۆ کە ئاستێکی باشیان بەدەستێنەوە. ئێمە شۆک و هەرێمی کوردستان وەکو ئاستێکی باش لە توانای کەسەکانمانە لە توانای ئەوانەیە کە لە بوارێکی خۆیانە کارەکەن لە پاڵەوانێتەکە ئاستێکی باش بەدەست بێنن. ئەوەی کە گرنگە لە جیهانە گرنگی بەم بوارە نادرێ. ئەی ئێمە کەم ئاستە بە بەدەستێنین ئایا ئەو کەسانە بەپێی پێویست توانیویانە ڕێخۆشکەریان هەبێ یاخود لەسەر توانای خۆیانم کاراکەن توانیویانە لەسەر ئاستی هەرێمی ئەم پاڵەوانێتیە بەباشی بەجێبێهێن و بتوان بەباشی سەرکەوت و بنتیایە پێویستی بە چییە و ڕاهێنانەکان خۆی لە چیا بینێتەوە وەکو ئەرچی ئێمەش کە پرۆگرامی ڕۆژێکین و دەستگای میدیای کورسات هەمیشە ئەو کەسانەی کە وزە و توانە و بەهرەیەکی جوانیان تایە بیخێنە ڕوو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەمەش هاندانێک بێت بۆ ئەو کەسە کە بتوانێت ساڵەکانی تر بەشدار بێ لەو پاڵەوانێتیە. ئەمڕۆژ ئەمڕۆ گفتوگۆ لەسەر پاڵەوانتی شەترەنجاکەین بە میوانداری کاکە سەد ئیسماعیل وەکو جێگەری سەرۆکی یەکێتی شەترەنجی عێراق کە بەڕێزانستە لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر بەخێر بێ کاکە سەد. ئەگەر باسێکی ئەم پاڵەوانێتیەمان بۆ بکەین ئەم پاڵەوانێتیە لە ڕووی بەشداربوونەوە چۆن بەشدارە بن و ئایا هەرێمایەتیە و پێشتر چۆن بووە و بەشداریکردنەکان خۆی لە چیا بینێتەوە. پێشێکی زۆر ساز بۆم چاو پێکەوتنە ئەمە بڵین چەندین ساڵە پاڵەوانتیمان جا نەکردێتەوە وەکو ناوچە بەس لە ڕێی بڵین یەکێتی عێراقەوە توانیمان عێراق بکەین بە 5 بەش کاتی خۆی زووتر 4 بەش بوو ئێمە لەسەر باکوور حسابکاوینتر توانیمان بڵین بە هەوڵی برادران و ئەندامانی یەکێتی شەترەنجی عێراق کە ناوچەی کوردستان جیا بکەین هیچ بڵین کە بریتە لە 4 شارەکەی کوردستان کە شاری سلێمانی و هەولێر و دۆک و کەرکووکە. ئەم پاڵەوانێتە 24 مانگ دەستی پێکرد بۆ 28 مانگ. بڵین یەکێتی شەترەنجی عێراق بڕیاریەوە کە بڵین هەموو شارێ دو یاریزان لەسەر ئەستۆی خۆی بگرێت لە ڕێی داراییەوە. باقیەکانی کەش کە بەشدار بن لەسەر توانای خۆیان بەشدار بوون. کۆی یاریزانەکان 29 یاریزان بوو لە 4 شارەکەیە. ئەم ناوچەیە کە بڵین ئەنجاممانە 5 یاریزانی سەرەکەی بۆ قۆناغی کۆتایی یەکەمی عێراق. ئێستا بۆ حسابە بڵین ئێمە 3 ناوچەمان تەواو کردو 2 ناوچەش بڵین لە مانگی نوێ ئەنجامەدرێت ئەو 25 یاریزانە یاریەکەن لەگەڵ چەندین یاریزانی کە بڕیارە لە مانگیدا ئەم پاڵەوانێتی ئەنجامەدرێت لە شاری بەخە. هیوادارین ئەنجامی باشیشی هەبێ بۆ بەتایبەتی بۆ کوردەکان. هیوادارین بەو شێوێ جا بە ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم کاک ئەسعەد بە پێی هەڵسەنگاندنی بەڕێزت بۆ پاڵەوانێتیەکە ئاستی یاریزانەکان لە چ ئاستێکا بینی؟ ئەم پاڵەوانێتی لەبەرەوەی کە بڵین ناوچەیە چونکە سا بڵین ئەگەر بێتە سەر ئاستی یاریزانەکان بەتایبەتی کوردەکان سایمە سیاریزانی کوردمان هەیە لە هەڵبژاردەی عێراق کە دوانیان بڵین خەڵکی شاری سلێمانی کە زۆر سەلاح و لەگەڵ ئاکار عەلی یاریزانی کیشمان هەیە لە شاری هەولێر حسێن عەلی یعنی هەڵبژاردەی عێراق بریتیە لە 5 بڵین بەشی زۆرەکەی هەر کوردەکەیە. ئەم پاڵەوانێتی بڵێ ئاستی مامناوەندی بوو چونکە ئەمانی کە بەهێزەکان بوو بەشداریان نەکرد چونکە لە قۆناغی بێتەوە چاوەڕێیان قۆناغی فاینەڵ چونکە ئەم دوای ئەم قۆناغە 2 قۆناغمان هەیە قۆناغی پێش فاینەڵ و فاینەڵی کۆتایی سامانی کە سەرکەوتون بۆ پێش فاینەڵە دوایەوەش پاوەندی کە ئەنجامەی کەەوە فاینەڵت تقریبا 12 یاریزان یان دیاریزان ئەمێنێتەوە. زۆر باشە کەواتە لەسەرەوەی ئەم پاڵەوانێتێک کە بەڕێوە چێ کاکە سەد حەزەکەم پرسیارێک لە تۆ بکەم زۆر جار لە یاریزانەکان کە زۆر توانایەکی باشیانکەین لێرە ئێمە چاوپێکەوتنیان لەگەڵاکەین زۆر گلەیان هەیە لەوانێ ڕێخۆشکەریان نەبێ یاخود لەوانەیە پشگیریان نەبێ یاخود لەوانێ هەوڵیان لەگەڵان نەدرێ. تۆ کامڕۆکە لای ئێمەی وەکو جێگری سەرۆکیەتی شەترەنجی عێراقیش بەتایبەت ئێوە چه ئاسانکاریەکەکەن کە کەسێک توانایەکی باشیە بێ کە کەسێک توانێت لە پاڵەوانێتێکا بەشدار کە کۆمەڵی پێداویستی بۆ دابی بکەن پێداویستەکانش لەوەی کە کۆمەڵشتی سەرەتاییە هەتام کەسە بڕوا خۆ شەترەنجە نیێتەوە بۆی بکڕی بەڵام کەسە پێویستی بە پشگیریە پێویستی بۆی بەناوی یەکێ لە یانەکانەوە بڕواایە پێویستی بەوەیە کە شوێنی بۆ دابیم کرێ من حەزەکەم خۆڕوونکردنەوەی بی هەم بۆ بینەرەکانمە هەم بۆ یاریزانانش زۆر چاکە ئێمە زانی چی وەکو یەکێتی شەترەنجی عێراق بەرنامەی خۆمان هەیە چەندین پاڵەوانێتی ئەنجامەی لە ساڵەکەیە بێجگە لە ئەو چەندین جامدانی پاڵەوانێتیمان هەیە لەسەر ئاستی عەرەب ئاسیا نێودەوڵەتی ئەوانە بڵێن یەکێتی شەترەنجی عێراق ئەو یاریزانیان ئەو هەڵبژاردەی عێراق ئەوەی لەسەر بڵێن مەشق بە یاریزانەکانەکە ئەوانی کە هەڵبژاردنێتتر لە ئاستی 6 ساڵیەوە تا
ئەگاتە پێشکەوتوو بەڵێ زەحالیان بڵین هەر لە شاری بەغا سێ ڕاهێنەرمان هانیوە نێودەوڵەتی لە وڵاتی سووریا بێژگەلووی کە ڕاهێنەرێکمان هەیە لە ئێران لە وڵاتی ئێران بە ئۆنلاین مەشق بە یاریزانەکان دەکات بەڵێ ئەمە بڵین وەکو بێژگە ڕاهێنەرەکانی خۆمان کە بڵین با بڵین وەکو عێراقیەکان یعنی سا لەوە چ زیاتر لە دە ڕاهێنەرمان هەیە مەشق بە یاریزانەکان دەکات بەڵام لێرە بڵین یەکێتی شتنجی عێراق چیەکات مەشقی یاریزانەکانەکە ئەنجامدانی پاڵەوانتیەکە باقێکی ئەمێنێت لەسەر چی یاریزان و شارەکەی خۆی سامە وەکو شاری خۆمان ینی پێشمەرگەمان هەیە شاری هەولێر ینی خانزاد بەداخەوەکە ئەم کوردستانە زلە بەس دویانی تایە یانییان بەس تایبەتە بە شڕنج ینی خانزادە کە سپۆنسەری چاکی هەیە ئێمەش وەکو شاری سیانی تانانێت ینی پێشمەرگەمان هەیە ڕاستە ئەکادمیکی شتڕزمان هەیە بە ناوی فیشەرەوە ئەویش بە هەوڵمان دووبوونی بڵین کاکە زۆزک و کاکاکار و کاکە زرنگە بەس ئەوەش سپۆنسەری خەمخۆریە لەبەرەوەتر باقەکە ئەمێت و سەر هەوڵی یاریزان چونکەسا بۆ نمونە ئەحمەد جەزامان هەیە لە مانگی سێ پاوەنتی عەربمان هانیێن شاری بەغا توانین بێ بە یەکەم لە ئاستی 18 ساڵە ئەو کە بوو بە یەکەمی شایی بڵین پاوەنتی عەرب توانی تایتڵێ وەرگێ بەنای ئەنتەرنەشنەڵ ماستەر بەڵام ئەبێ زۆر دڵمان خۆش بێ لە شاری سلێمانی ئەگەر تۆزێ پاڵپشتەکان تۆزێک کەمتریش بێ بەڵامیانی پێشمەرگە لە هەموو بوارە جیاوازەکانی وەرزشە توانێتی ئاستە باشەکان بەدەست بە دڵنیای و دڵخۆشێت چونکە بۆ نمونە پار ئێمە لە دوو پاڵەوانەتیە کە بەشداریمان کردووە بڵین ئەوە چینەسە ینی پێشمەرگە لە دەوری عێراقا دوو هەم بوون بەس خۆی هەردووکیان هەمان خاڵیانە بوو لەگەڵ نادیتی ساڵاتە لە پاڵەوانتی جامی عێراقا ینی پێشمەرگەیەک هەم بوو بێژگەلی کە لەسەر لە ئاسی مناڵەوە هەمانە تا پێشکەوتون هەڵبژاردەی عێراقا ئەوەی بڵین ئێمە وەکو بڵین شاری سلێمانیانی پێشمەرگە ئەوەی توانە بۆ کراوە بەس بەداخۆ یانەکانی کە خەمی شتڕنج ناخۆن نازانم ئایا مەسرفەکەی لەبەر کەمە یان بڵین هەست بوو خاڵە ناکەن ئەوکە یاری شتڕنج بۆ خوێنکارەکان باشە بۆ هەموو مرۆڤێ باشە وەکو زیرەکی یانستا لە هەردوو حاڵەتەکە وەکو پەروەردەی جیهان وەکو تەندروستی جیهان باسی شتڕنجەکە کاڵێ بۆ زیرەکی خوێنکارەکان باشە جیاوازی ئەبێت لەگەڵ خوێنکارێکە شتڕنجەکە تەندروستیش ئەڵێ ئەوانی کە شتڕنجەکان مەرجی هەریاریزان بێت ئەوەی کە حەزیشی لێبێت تووشی زەهایمەت نابێت هەر خۆی نەبوو خوێندکار بۆ هەموو تەمەنێک بەڵێ هەموو تەمەنەکان بە دڵنیایەوە جا ئێستا ئەمەی کە بەڕێوە چووە شەترەنجی کلاسیک بووە بەڵێ کلاسیک بووە باسێکی ئەومان بۆ کە شەترەنجی کلاسیک چۆنە چ تایبەتمەندیە جیاوازێکی لەگەڵ جۆرەکانی تر شەترەنجە هەیە زۆر چاک ئێمە بەپی بڵین سیستمی یاری شترەنج چێ سیستمان هەیە کلاسیکمان هەیە ڕابردمان هەیە لەگەڵ خاتمان هەیە ئەو سیستمی بڵین خاتب یان پلیزی پێڵێن لە 10 دقیقە کەمترە ڕابی دەکات لە سعاتێک کەمترە کلاسیک لە سعاتێ بۆ سەرەوە یعنی تر احتیمال جاری وایە کاڵم سعاتێ هەرێ یاریزانی سعاتێکی هەیە یعنی 2 ساعتەکە ئەگەر 2 نیوگە 5 ساعت هەیە بەڵێ تر لەوە چتر 7 ساعتمان پێ بچێت زیاترمان پێ بچێت ترەوە کلاسیکی پێڵێن خۆی بە تایبەتی کلاسیک زیاتر ستاندەرە بۆ یاریزان و بەهێز بزانانی هێز یاریزانەکە چۆن نییە باشە ئەم یاریە تایبەتمەندی چیە ئەگەر خۆشنایکەی ئەبێ بێدەنگ بیت بۆی کە بتوانی سەر لەو کەسانە تێکنەی کارێکاکەن بە دڵنیایە وەلایانی دەرونی زۆر سوودی هەیە و ئێوە ئەم وەرزشە تا چەند بۆ کەرێمی کوردستان من باسیێواکەم بۆ کەرێمی کوردستان تا چەند گرنگیێن بۆی کە ئەگەر یاریزانێک ئاستێکی باشێ بە بیهێنە پێشەوە بۆی کە بتوانێت بەشداری کۆمەڵێ پاڵەوانەتی بکە ئاستەکەی خۆی دەربخات لەو یاریزانە گەنجانەمان هەیە بەڵێ هەمانەوەتا بوون منە ئەحمەد جەزاکە بووە بە یەکەمی بڵین عرب لە 18 ساڵی ئێستا لەگەڵ ئاستی بڵین زۆزک و کاک حسێن و کاکاکار یاریەکات یعنی ئەو یاریزانە ترایە کوردەکانی خۆمانیان عربەکان حسابی بۆکەن کە لەوە چێ حساب بڵین حسێن عەلیمان هەیە 40 ساڵە یاریەکە کاکە زۆزک لەوە چ 15 ساڵ یاریەکە کاکاکار 15 ساڵەوە سا بڵین هاتوۆتە پێشوەتر وەکو بڵین یەکێتی شترەنج عێراق هەوڵەیەن کە بڵین زیاترین بەشداری بکات لە دەروی وڵات سا بڵین بۆ نمونە لە مانگی حوتە نردمان بۆ وڵاتی ئیمارات کە بەشداری بکە لە پاوەنتێکی نێودەوڵەتیە هەر لە مناڵیەوە هەستمان پێ کردووە خەممان خوارد لەوە چێت 12 ساڵنە بۆ نردومانە بۆ دەروی وڵات لەگەڵی شاشکری خوا دەستکەوتی باشی هەبوو بەڵێ ئەنجامی باشی هەبووە زۆر باش بەس ئەوەیە کە شاری سلێمانی خەمخۆری یاریەکە نییە یعنی ساوی هەیە و نییە بەس یانی پێشمەرگە یعنی گە سێ چوار یانە هەبێت زیاتر پێشەکە یعنی ماوەی کێش بڵین بۆ نمونە من ئەچوومە ناو مەکتەبەکانەوە وانەمەوتەوە بە خۆبەخشی بەس نە پەروەردەیەتە پێشەوە
کەسەکانیش خەمخۆرەکانی شیێنە پێشەوە سابڵێنگە سپۆنسەرێکی پاڵەتی شترنج بکەن ئەوەی تێناچێت کە بڵین لە چاو پاڵەتێکی تۆپی پێە بەس لەگەڵ شانانە پێشەوە ئیشەڵا کە پەیامەکەی جەنابەت بگە جا ئێستا بابینە سەر ئەوەی کە خۆی کاک ئەسعەد وەرزشی شەترەنج وەرزشێکە جەنابەت باست کرد سوودی هەیە بۆ کەسەکان بەدیگ بە پێچوانەکەی بن پرسیار لە بەڕێزت بکەم بەتابەت لە نێو مناڵانە نێو قوتابیانە کامێک لە مناڵەکان زیاتر ئەو بەهرەیانتیا هەیە کاری لەسەر بکرێت بۆی کە شەترەنج یاریزانێکی شەترەنجی باشی لێ دەرچێت بۆ نمونە ئەگەر مناڵێک لە بیرکاریا باش بوو ئەگەری وا هەیە شەترەنج یاریزانێکی شەترەنجی باش بێت بەدڵنیایە ئەوەی کە زیرەک بێت لە بڵین لە خوێندنگایان لە مەکتەبەکانە زیرەکتر ئەبێت چونکە یاری شترەنج هەموو حساباتە هەمووی بیرکاریە یعنی ئێمە ئەڵین خانەکان حسابی خانەکانەکە ئەو یاریزانە چەند خانە زیاتر بگرێت لە بۆردەکەیە بەهێزتر دەبێت چونکە توانێت کۆنتترۆڵ یاریەکە بکە بەعکسەوەی کە بڵین خانی کەمتر بگرێت باش با ئێستا باینە سەرەوەی کە جەنابەت لەسەر ڕاهێنەرەکان قسەت کرد ئەوەی کە بە خۆشحاڵیە لە ئێستا هەڵ هەیە بۆ پێگەڵی باش بەڵام وەک داوەر و ناوبژیوان ئەم وەرزشە لە ڕووی داهۆری و لە چ ئاستێکایە چونکە هەموو شتێک بەبەرچاوەیە لەسەر خۆیان ئایا داوەری ئەم وەرزشە شتێکی ئاسانە یان ئەمیش نە ئەبێ زۆر کاری لەسەر بگرێت بۆ پێگەیاندنی وڵای ئاسانە ئیشی دادوەری بەس چیە ئەمێنێتەوە سەر کەسی خۆی ئایا تا چ ڕادەیە ئەوێ متابعی ئیشەکە بکات چونکە دادوەرەکان یەکەم شت دەبێ عادل بێ بەڕووە ئایا وا هەیە مەجای ئەوەی لێ بکرێت کە خوا نەخواستە غەدر لە یاریزانێ بکرێت وڵای لە بڕیاردانە چونکە لە بڕیاردانە ئەبێت جورئەتی هەبێت لە بڕیاری چییە کە کێشەیە ڕوئەیەت ئەبێ خاوەن بڕیار بێت بەعزە ناوژیمانێکمان هەیە بەداخەوە چاوەڕی یەکێکی بەرزترەکە ئەس بەرزترەکات بڕیار بات یعنی جورئەتی ئەوەی نییە بڕیار بات یان بەعزە سا بڵین بەردامەمان هەیە بڵین یاریەکان ئەنجامە دەدە پێوێتی سویس مەنیجەر کەم کەس خۆی فێرەکە تااقەتی نی خۆی فێرگە هەیە لەسەر بۆردەکان بۆ چێت و تاوە کە لە ئەم بڵین لەوە چێت لە پێش 2000 ئەو بەردامە هەیە بەردامێکی زۆر ئاسان لەوە چێت مناڵێک چۆن پێڵی وەرە ئەو یاری فێر بە ئەتوانی فێر بێت ئەمە چییە تایبەتمەندی ئەمە تایبەتمەندیەوە بڵین لە جاتی زمانی خۆی بڵین لە هەشتاکان ئێمە بە کارت ئەمان کرد کارتی یاریزانەکانمان تەرتیبەکرد بڵین هەرێک و بە پێی خاڵەکان بڵین ئەنجاممانە یاری بەرچێ بکرێت و بەرچێنەکە سامە سیستمی کۆمپیوتەرە بەردامەکە داخڵکە زانیاریەکانی داخڵکە تر خۆی ئەداتێ چێ بەچێ باش ئەو کاتە نە دڵی تیاوێت و نە خزمانەتی تیاوێت لەسەر ئاستەکەی خۆتە بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە هەمیشە ئاور بدرێتەوە لەو بوارانەی تری وەرزش و شەترەنجیش بەگشتی ئەو کەسانی کارەچوومەندن کۆ ئەمەش لە جیهانە زۆر گرنگی پێدرێ و یاریزانەکانی بە شێوەیەکی باش پەروەرداکرێن دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر زۆر بەخێر